بە ئامادەبوونی خانەوادەی سێوان قادر و ژمارەیەک لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و ژمارەیەک بەرپرسی حزبی و حکومی و لە مەراسیمێکدا لە هۆڵی شاکر فەتاح لە قەزای چەمچەماڵ مەراسیمی چلەی ناوبرا و جگەرگۆشەکانی بەڕێوە چوون. لە مەراسیمەکەدا ژمارەیەک چالاکی جۆراوجۆر بەڕێوە چوون و فیلمێکی دۆکۆمنتاریش لەسەر ژیانی سێوە قادر و جگەرگۆشەکانی نمایش کران. برایەکی سێوە قادریش باسی لەوە کرد بەڵگەی بەهێزیان لە بەردەستدایە کە سێوە و جگەرگۆشەکانی بێتاوانن بەڵام چاوەڕێی ئەنجامی لێکۆڵینەوەکان دەکەن. ئێوەی ئەزیز دڵنیا دەکەمەوە کە سێوەخان و سێجگەرگۆشەکەی بە بێتاوان سووتێنران، بۆ ئەمەش دەیان بەڵگەمان لە بەردەستایە، بەڵام لەبەر شکۆمەندی و پاراستنی شکۆمەندی دادگا لێرە هیچ بەڵگەیەک ناخەینە ڕوو، لێی ئەگەڕێین بۆ دادگای بەڕێز. هیوادارین دادگاش تاوانبارانی ئەم کەیسە بە سزای شایستە و یاسایی خۆیان بگەێنێت. بۆیە لێرەوە داوا دەکەم وەک ئیدارەی قەزای چەمچەماڵ کەس مزایدە بەم دۆسیەوە نەکا، ئەمە لەلایەن لیژنەیەکی مختصەوە ئەم دۆسیە لێکۆڵینەوەی لێ دەکرێت. بە سوپاسێکی زۆرەوە بۆ برانی پۆلیس، ئاسایش، بەرگری شارستانی، بەڵگە و تاوان، بۆ هەموو ئەو کەسانی کە خەمخۆری ئەو دۆسیە بوون، بۆ داواکاری گشتی، بۆ دادگا، بۆ هەردوو بنەماڵە ئەزیزەکەش. لاشەی سێوەخان جوانی و پەپولانە بە ئەومان پێ بڵێ مزایدە بە مرۆڤی نەکەین، با ڕێز لە مرۆڤ بگرین. بۆیە پێویستە هەمومان چاودێریەکی ڕاستەقینە بین، نەک دەهۆڵکوتێکی بەناحەق بین. پارێزەری کەیسی سێوە قادریش نیگەرانی خۆی دەربڕی بەرامبەر لایەنە پەیوەندیدارەکان، لە نێوانیشیاندا پۆلیسی سلێمانی و پەیج و ئەکاونتەکان. هاوکات سەرسوڕمانی خۆشی بەرامبەر وتەکانی وتەبێژی پۆلیسی سلێمانی دەربڕی و وتی زۆربەی وتەکانی ناوبرا و سەبارەت بەم کەیسە دوورن لە بنەما یاساییەکان و ئەو وتانش هیچ کاریگەریەکی لەسەر کەیسەکە نابێت. لە ڕووە فەرمیەکەوە ئەوەی کە زۆر ئەنی جێ دڵگرانی ئێمەیە، هەرچەنە لە هەمان کاتا هیچ تەسیدێکی لەسەر کەیسەکە نەکردووە، هیچ تەسیدێکیشی نابێت. لە ڕووە فەرمیەکەوە ئەوەیە کە وتەبێژی پۆلیسی سلێمانی چەند جارێک گوێمان لێ بووە با بۆ عیبارەتە بڵێن هەل لە خۆیەوە قسەی کردووە، نازانین ئەو قسەنە لەکوێ هێنێ زۆر بەداخەوە. لە هەمان کاتیشە بەڕێوەبەراتی بەڵگەی تاوانی سلێمانی راپۆرتێکی پێشکەش کردووە، ئەمیش نازانین لەسەر چه بنەمایەکی یاسایی ئەم راپۆرتەی پێشکەش کردووە. ئێمە تاکو ئێستا چەند بەڵگەیەکی یاسایی زۆر بەهێزمان پێشکەشی یاسا کردووە. لە هەمان کاتە ئەوە نەش بەڵگە و زیاتریشمانداناوە بۆ کاتی خۆی کە لە دادگای تاوانەکان پێشکەشیەکەین، ئەوانەیە کە هێشتا پێشکەشمان نەکردووە لەمانەی ئێستا زۆر بەهێزترە. لە شەوی 16 لەسەر 17 مانگی 12 ساڵی ڕابردوو با هۆکارێکی نادیار لە گەڕەکی ئاسوودەی قەزای چەمچەماڵ ئاگر لە ماڵێک کەوتەوە بەهۆیەوە 10 بەجێ 3 منداڵگیانیان لەدەستدا و دایشیشان بە ناوی سێوە قادری تەمەن 24 ساڵ بەشێکی زۆری جەستەی سوتا و پاشمانەوەی بۆ ماوەی هەفتەیەک لە نەخۆشخانەی ئێمەرجنسی سلێمانی سەرنجام لە شەوی 23 لەسەر 24 هەمان مانجانی لەدەستدا و لە ڕۆژی 24 دوانزە و لە مەراسیمێکدا لە گۆڕستانی نوێی قەزاکە بە خاک سپێردرا. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.